شمی بەڕێز نووری مالیکی جێگری سەرک کۆماری عێراق، بەڕێز ئەیاد علاوی جێگری سەرک کۆماری عێراق، میوانی ئێوەن کوردایم میوان نەواز بووە، دوژمنیشی بێتە ماڵی خاتە سەر چاوی. بەڵە بەڕێزان هەوێنانی کە دەیانبینن ڕاستەوخۆن لە دەباشانەوە بۆتان دەگوازینەوە. مام جەلال بە خاک سپێردرا، ئەو مامۆستایی کە تەڵقینی مامۆستای دەدا وتی کە مام جەلال پێویستی بەوە نییە تەڵقین بدرێ، خۆی باش دەزانێ و کۆی مامۆستاکە گوتی چووە باوەشی خودداوە نزیک بوو بوویەوە لە خوای گەورامە بە گوتەیە و مامۆستاینی کە لەوێ بوو لە ڕەوڕەسمی ناشتنی تەرمی مام جەلال تاڵەبانی قسەی کرد و دوعای بۆ مام جەلال کرد. ئێستاش چاوەڕوان دەکرێت کە کەسێک لە ماڵباندی مام جەلال تاڵەبانی ماڵباتی مام جەلال تاڵەبانی لە ڕێوڕەسمەکەدا قسە بکە، سوپاسی ئەو خەڵکە بکە، خرۆشانی جەماوەری خەڵک هاوخەمی خەڵک بۆ کۆچی دوایی مام جەلال بکە. مامۆستاینێکە باسی لەوە کرد کە سبەینێ کاژێر یەکی پاشنیوەڕۆ لای هۆڵی هونەر لە شاری سلێمانی لای یاریگای سیروان لەوێ هۆڵێکی گەورە هەیە، یەکەم ڕۆژی پرسەی جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق دەبێ. وەکو زانراوە لەو سێ ڕۆژەدا سەرۆکی حکوومەتی کوردستانیش نێچیروان بارزانی بەشداری لە پرسەکە دەکا و پێشوازی لە ئەوانە دەکا کە بۆ سەرخۆشی سەردان دەکەن و دەچنە پرسەی مام جەلال و هەر سێ ڕۆژەکە لە شاری سلێمانی دەمێنێتەوە. ئەمە قوبات تاڵەبانی کوڕی بچووکی مام جەلال و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکە پێدەچێ ئێستا قسە بکات و ئەیانی بنەماڵەکەیان ڕابێنێت. ئامادەبوانی خۆشەویست، میوانە بەڕێزەکانی جەنابی مام جەلال، بە ناوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و خانەوادەی سەرۆک مام جەلالەوە لە ناخەوە بەخێرهاتنتان لێ یەکەین و تەشریف هێنانتان بۆ پێشوازی لە ڕووفاتی پیرۆزی سەرۆک مام جەلال، بەشداریتان لە مەراسیمی بە خاکسپاردنیدا بەڵگەی وەفاتانە بۆ سەرۆکێک کەش زیاتر لە 60 ساڵی تەمەنی بۆ سەرکەوتن بەسەر داگیرکەران و دوژمنانی دیموکراسیدا تەرخان کرد. هەر بۆیە بە سەرۆکی عێراق و جێگری سەرۆکی سۆسیال ئینتەرناسیۆناڵ هەڵبژێردرا. بەڕێستان ئەمڕۆ لە کوردستان و لە شاری سلەیمانین، لەو شارەی لە ناوەڕاستی پەنجاکانی سەدەی ڕابردوودا مام جەلال دژی ڕژێمی پاشایەتی خۆی تیا شاردۆتەوە و لەو کوردستانن کە لە شۆڕشدا و لە سەرەتای شەستەکاندا مام جەلال دروشمی کوردستان یا نەمانی بۆ بەرز کردبووەوە. کوردستان نەک هەرما بەڵکو گەلی کوردستانیش سەرکەوت. تەواوی جیهانی شایەتی بۆ سەرکەوتنی ئەزموونی حکومڕانی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی ئازادی پارێزەکەیەدا. مام جەلالی کوردستان و سەرۆکی عێراق و هاوڕێی هەمووتان لە ژیانی شۆڕژگێڕانەیدا هەوێنی یەکێتی ریزی کوردایەتی و بەرەی کوردستانی بوو. لە دوای ڕاپەڕین و پارلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە پێشەنگی چارەسەری کێشەکان بوو. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسیشەوە
ڕابەر و سەرۆکی پارسەنگی هێز و پێکهاتەکان و گیانی بەرزەفڕی برایەتی بوو. ئەوەتانێ دیسانەی بینن لە کاتێکدا دیسان کێشە سیاسیەکان و ئەزمموی عێراقی فیدراڵ کەوتۆتە بەردەم کێشمە کێشی چاوەڕوان نەکراو. ڕێک لەو کاتەدا مام جەلال لە کۆچی دواییشیدا هەموو لایەنە ناکۆکەکان کۆ ئەکاتەوە و لە گردی دەباشانەوە لە تەنیشت ماڵەکەیەوە کە سەدان کێشەی عێراقی و کوردستانی و ئیقلیمی تیا چارەسەر کراوە هەموو هێزەکان و دەوڵەتە لێکترازاوەکان بە خەمباریەوە سەرۆک تاڵەبانی بەڕێیەکەن و ئێمە دڵنیاین ئێستا وەفدەکان ڕاماون لە مەزنیەتی مام جەلال دڵنیاشین سۆزی چارەسەر زاڵە بەسەر کێشە و ناکۆچەکاندا. دیسان بەخێر بێن میوانانی دوادیداری مام جەلالی سەرکردا، مام جەلالی پێشمەرگە، مام جەلالی یەکسانی ژن و پیا و مام جەلالی ڕەنجدەران و بیر و بازوو، مام جەلالی دوا گەورە سیاسەتمەداری سەرکردەکان